ئێزیدیەکان ئاینە کورد زوبانەکە لێیان درا و کوژران شەڕیان لەگەڵ کرا و دەربەدەر کران بەڵام ژیانی کول لە مەرگیان هەڵبژارد و ڕام نەکران و دەستەمۆ نەکران. ئاینی یەزیدی یەکێکە لە کۆنترین ئاینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باپێی سەرچاوە مێژوویەکان ئێزیدیەکان میراتی شارستانیەتی میزۆپۆتامین و هەر لەو خاکەش دانیشتە جێبوون. مێژووی ئاینەکە باپێی لە یەکنزیکی لەگەڵ ئاینی زەردەشتی بەشێک لە مێژونووسان هەمان ساڵی ئاینی زەردەشتی بۆ ئەژمار دەکەن، بەڵام بەشێک لە پەیڕەوکەرانی ئاینی ئێزیدی خۆیان بە کۆنتر دادەنێن و دەڵێن بەشێک لە ئاینەکانی ترکە لە یەکچوونیان هەیە لەوان جابوونەتەوە وەک زەردەشتیەکان. مێژۆکەیان باپێی گێڕانەوەی کتێبەکانیان بۆ یەکەم مرۆڤ دەگەڕێتەوە کە ئادەمە و ئاینەکە لەوێوە دەست پێ دەکات، چونکە باوەڕیان وایە ئادەم لە لالشدا بەزیوە، بەڵام وەک نووسین 2000 ساڵ بەر لە دایکبوونی عیسای مەسیح جێگیر دەکەن بۆ ئاینەکە. ناوی ئێزیدیەکان. ئێزیدیەکان یان یەزیدیەکان بیرروبۆچوونی ئەوانە ڕەت دەکەنەوە کە دەڵێن ناوەکەیان دەگەڕێتەوە بۆ شوێنکەوتوانی یەزیدی کوڕی مەعاویەی ئەبوو سوفیان، بەڵکو ئەوان ئەوە بە تۆمەتی سەفەویەکان دادەنێن و ناوەکەیان دەگەڕێنەوە بۆ ناوی خودا بە ناوی یەزدان. ناوی ئێزیدی واتای بەندەی خودا یان گوێڕایەڵ و ملکەچی خودا. بیرروباوەڕی ئاینەکە. پەیڕەوانی ئاینەکە خۆیان بە ئاینێکی تەوحید و یەکتاپەرستی دادەنێن. باوەڕیان وایە ئەوەی دەسەڵاتی بەسەر کۆی شتەکاندا هەیە خودایە کە ئەوان پێی دەڵێن ئێزدان یان یەزدان. ئێزیدیەکان و پێغەمبەران. ئێزیدیەکان باوەڕیان وایە خودا هیچ کەس وەک ناوبەت دانانێت لە نێوان خۆی و بەندەکانیدا، بەڵکو مرۆڤ ڕاستەوخۆ گرێدراوە بە خوداوە، بۆیە پێغەمبەران وەک ناوبەت ڕەت دەکەنەوە، بەڵام باوەڕیان بەوە هەیە پەیڕەوکار دەتوانێت ئاینەکە بۆ خەڵک ڕوون بکاتەوە. ئێزیدیەکان و مەلیک تاوس. ئێزیدیەکان باوەڕیان وایە خودا چەند مەلائیکەتێکی دروست کردووە، بەڵام لە تاقیکردنەوەیەکدا خودا داوایان لێ دەکات سوجدە بەرن بۆ ئادەم. هەمویان سوجدەی بۆ دەبەن پێچەوانەی ئەو فەرمانەی کە خۆی وتوێتی هیچ کەس نەپەرسترێ بەدەر لە خۆم. بۆیە خودا لەو کاتەدا بەهۆی گوێڕایەڵی و دەرنەچوون لە فەرمانی خودا مەلیکە تاوس خەڵات دەکات و دەیکاتە بەرپرسی هەموو مەلائیکەتەکان. خودا لە ڕوانگەی ئێزیدیەکان. ئێزیدیەکان باوەڕیان وایە کە خودا بەهۆی مەزنیەتیەکەی لە چوارچێوەی نووسیندا گوزارشتی لێ ناکرێت. ئەو خاوەنی کۆمەڵێک سیفەت و تایبەتمەندی کۆنە، چەشنی ذاتی خۆی کە ئەزەلیە. ئێزیدیەکان و ڕۆژی دوایی. ئێزیدیەکان باوەڕیان وایە مادام چاکە و خراپەبوونی هەیە ئەوە بەهەشت و جەهەنەمیش بوونی هەیە، بۆیە زیندووبوونەوە شتێکی حتمیە و بوونی هەیە. هەموو مرۆڤێک دوو دیوی هەیە چەشنی سروش کە دوو دیوە وەک شەو و ڕۆژ. مرۆڤیش باش و خراپی هەیە، لە زیندووبوونەوەدا باپێی کردارەکان شوێنەکان دیاری دەکرێت. ڕەمزە پیرۆزەکانیان. پاڕانەوە و دوعا. ئەو پەرستشە لە سێ کاتدا ئەنجام دەدرێت، لەوانە بەیانی کاتی خۆڕەڵاتن، نیوەڕۆ، ئێواران کاتی خۆر ئاوابوون. لەو کاتانەدا ئێزیدیەکان پاڕانەوە و پەرستشی خۆیان دەکەن و داوای خۆپارێزی دەکەن، بۆ ئەوان خۆر پیرۆزی خۆی هەیە و سەرچاوەی ژیانە. چین و پلەکانی ناو ئاینەکە. هەموو ئاینێک باپێی فەلسەفەی ئاینەکە دابەشی چەند چینێک دەبێت. ئێزیدیەکان دابەش دەبن بەسەر سێ چینی سەرەکی و هەر چینێکیش پۆلێنی چەند چینێکی تر دەبێت کە هاوسەرگیری لە نێوان چینەکانیاندا ئەنجام نادرێت. چینەکان: یەکەم پیر، دووەم شێخ، سێەم مورید. دەسەڵات لە ناو چینەکاندا پشتاوپشتە و لە خێزاندا دەمێنێتەوە. بابە شێخ دەسەڵاتی ئاینی لەبەردەستە و هەرچی پەیوەستە بە میری ئێزیدیان دەسەڵاتی دنیایی ئاینەکە بەڕێوە دەبات. سەرجەم ئاینەکان لە ڕووی پیرۆزیەوە پۆلێک لە گیاندارانیان تایبەت کردووە، لەوانە مار، مانگا، وشتر، ماسی و تاوس. وەک چۆن لە ئاینی هیندۆسیدا مانگا پیرۆزە و لە ئیسلامدا سوورەتی بەناوەوەیە، بە هەمان شێوە تاوس لای ئێزیدیەکان تەنانەت مار لەسەر ڕووی دیوارەکەیان دەبینرێت. جەژنەکانی ئێزیدی. هەموو وەرزێک جەژنی تایبەت بە خۆی تێدایە. جەژنی چوارشەمباسوور
سێەم چوارشەممەی مانگی نیسانی هەموو ساڵێک ئەو جەژنە بەڕێوە دەچێت و سەری ساڵی ئێزیدیە. جەژنی چلەی هاوین لە ناوەڕاستی هاوین دوای گرتنی 40 ڕۆژ و لالایەن پیاوانی ئاینیەوە بەڕێوە دەچێت. جەژنی چلەی زستان لە ناوەڕاستی وەرزی زستان چەشنی هاوین پیاوانی ئاینی 40 ڕۆژ بە ڕۆژوو دەبن و دواتر جەژن بەڕێوە دەچێت. جەژنی ڕۆژووی ئێزیدیان ئەو جەژنە دوای ڕۆژوگرتنی ئێزیدیەکان لە مانگی 12 هەموو ساڵێک بەڕێوە دەچێت. جەژنی جووتیاران و ئاگر ئەو جەژنان لە 20 مانگی 12 بەڕێوە دەچێت. جەژنی جەمما مانگی 10 بەڕێوە دەچێت. جەژنی شەوی بەرات، جەژنی خدر ئیلیاس، جەژنی حاجیان ئەمانە و چەندان جەژنی تر ساڵانە بە پێی وەرزەکان بەڕێوە دەچێت. هاوسەرگیری لە ناو ئێزیدیەکان وەک چۆن هاوسەرگیری تەنها لە ناو ئەندامانی ناو یەک چین ڕێگە پێدراوە و هاوسەرگیری لەگەڵ چینەکانی تری خۆیان و سەرجەم ئاینەکانی تر پێش پێگیراوە، بەڵام لەگەڵ هاوسەرگیریەکە کۆمەڵێک ڕێوشوێن دەگیرێتە بەر. مەراسیمی ناشتنی مردوو مردوو دەشۆردرێت و بەرگی تایبەت دەکرێتە بەری کە پێی دەوترێت قەرقارە. دواتر زەوی هەڵدەکەنن و لە گۆڕەکەدا سەری گرێکە دەکەنەوە. مردووەکە سەری لای ڕۆژ ئاوا و قاچەکانیشی ڕۆ ڕۆژەڵات دەنێژرێت. پێویستە لە کاتی ناشنەکەیدا پیر و شێخ و برای ئاخیرەت ئامادە بن کە برای ئاخیرەت ڕۆژی پێش زەواج ئەو کەسە کەسێک دەکات بە برای ئاخیرەت. ئەمەش بەهۆی بەردێکەوە لە خاکی لالش و دەیخەنە ناو ئاوێک و دەیدەن بە کەسێک تا ببێتە برای ئاخیرەت. فەرمان لە ناو ئاینەکەدا فەرمان بە تەواوی ئەو هەوڵانە دەوترێت کە بۆ جینۆسایدکردن و لە ناوبردنیان درراوە لە کۆنەوە تا ئێستا. زیاتر لە 73 جار فەرمانیان بەسەردا جێبەجێ کراوە لەلایەن کورد و عەرەب و دیانەتەکانی تر. هی عەرەبەکان دەگەڕێتەوە بۆ سەرەتای ئیسلام و فراوانخوازیەکانی، چونکە یەزیدیەکان ڕازی نەبوون با گۆڕینی ئاینەکەیان و جینۆساید کران. لەسەر دەستی کوردەکانیش بە تایبەت سەردەمی پاشا کۆرە فەریق پاشا ڕوبەڕووی تونند و تیژی بوونەوە. کۆتاجار لەسەر دەستی داعش ناوچەکانیان گیرا و بەدەر لە تەقاندنەوەی بەشێکی زۆری شوێنە پیرۆزەکانیان پیاوەکانیان کوژران و کچەکانیشیان وەک غەنیمەی جەنگ براو. بەشێکیان تا ئێستاش چارەنووسیان نادیارە. بەپێی سەرژمێریەکان ئەگەرچی چەقی ئاینەکە دەکەوێتە باشووری کوردستان و پەرستگای سەرەکیان کە لالشە دەکەوێتە قەزای شێخان، بەڵام شوێنکەوتوانیان لە زۆر لە وڵاتاندا هەیە، لەوانە ئەڵمانیا، ئەرمینیا، سووریا، تورکیا. مەزەندە دەکرێت شوێنکەوتوانیان ملیۆنێک کەس بێت. ئاینی یەزیدی ئاینێکی بانخوازی نییە و پەیڕەوکاری هیچ ئاینێک وەرناگرێت. باوەڕیان وایە ئەو کەسەی بۆ ئاینەکەی خۆی دڵسۆز نەبێت ناتوانێت بۆ ئاینێکی تر دڵسۆز بێت. ئێزیدیەکان خاوەنی دوو کتێبی پیرۆزن، ئەوانیش جیلوە و موسحەفە ڕەش.